چیت هەیە بۆ ئێمە کە لە وڵاتە ئەوروپیەکان نیشتەجی ئەوەلەن ئاگاداری ئیسلامەکەتان بن دینەکەتان چکە هیچ شتێک بەقەد ئەو ئیسلامە عەزیز نییە هەرچی شت هەیە لە دەستی بەی قەرەبووە کرێتەوە بەڵام ئیسلامەکەت بۆ قەرەبوو ناکرێتەوە ئەو گەنجانی کە چوون لە ئەوروپا دینیان دۆڕان ئەو گەنجانی چوون لە ئەوروپا ئەخلاقیان دۆڕان ئەو ئافرەتانی چوون لە ئەوروپا شوێنی شەهوەت و حەز و خۆشیەکانی دنیا کەوت نوازیان لە نوێژ و لە حیجاب و لە ئادابە شەرعیەکان هێنا ئەوانە دۆڕاندنێک دۆڕانویانە هیچ شتێک بۆیان قەرەبوو ناکاتەوە بۆیە خی گەورە عیزەتی پێبەخشیوین بەو ئیسلامە بمانەوە بە غەیریش ئەو ئیسلامە عیزت بۆ خۆمان پیاکەین خوا زەلیلمانەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە دوعاکانی ئیفەرموو اللهم لا تجعل مصيبتنا في ديننا خوایە مصیبەت تووشی دینەکەمان نەکەیت یعنی ئەگەر مصیبەت دای لە دینەکەت دای لە ئیمان و لە ئەخلاق و لە عەقیدەت بەڕاستیەوە قەرەبوو ناکرێتەوە بۆی ئێوەش لە وڵاتیەکان وڵاتێکی ئەلمانیە زیاد کوفر باڵادەستە بەسەریە ئەفکاری خراپ هەیە مەلها بە ئاشکرایە شوێنی خراپ بە ئاشکرایە ڕەنگە حڕیەت و ئازادیەکی ڕەها لەو شوێنەیە هەبێ بۆیە ئەبێ زۆر زۆر وریای خۆتان بن وریای خانەوادەکانتان بن وریای پەروەردەکردنی مناڵەکانتان بن یعنی ڕاستە مناڵەکەت مناڵێکی عاقڵە سەلارە بەڵام تۆش کە چوویتێتە ئەویانە دوو ڕۆژەرە مناڵەچێتە خوێندنگە لە خوێندنگە لە ڕەوزە لە زانکۆ ئەفکاری خراپ ئەیدزێ مناڵەکەت بۆیە ئەبێت تۆ پەروەردەیەکی بتەوی بکەیت ئیمان و عەقیدەیەکی زۆر باشی فێرکەی بۆ ئەوەی نەیدۆڕێنێت بۆیە پابندی ئەو شریعەتە بن تا ئەو خوای پەروەردگار دەری خێتان لێکە ئەتەوە ئەگەڕێنەوە وڵاتی خۆتان ئەگەر نەشگەڕانەوە خوای پەروەردگار هەمومان بەنیەتی خۆمان زیینو ئەکاتەوە ئەگەر لە هەر پاشە زەویەکا بمرین لە بەریتانیا بمری لە ئەمریکا بمری لە ئەڵمانیا بمری لە هەر شوێنێکا بمری نیەت و عەقیدەت چۆن بێ خوای پەروەردگار لەسەر نیەت و عەقیدەی خۆت زیندوت ئەکاتەوە